نوری پسپۆری ئابووری میوانمانە. بەخێر بی کاک ئامانج، بۆ لە ئێستادا لە هەرێمی کوردستان هەمیشە وا لە یەک دەدرێتەوە کە کێشە سیاسیەکانن کێشەی ئابووری دروست دەکەن یاخود قەیرانی ئابووری. بەڵێ سپاس. سەرەتا کێشە سیاسی و ئابووریەکان وابەستە یەکن. کێشەی ئابووری لە هەر شوێنێک هەبوو لە پشتیەوە کێشێکی سیاسی هەیە بەتاکید. ئەوەی ئەبینێت لە هەرێمی کوردستانە پەیوەندی تەنها بە هەرێمی کوردستان خۆیەوە نییە، درێژکراوەی وەزعێکی ئیقلیمی و وەزعێکی عێراقیە کە عێراق دوای جەنجێکی دوور و درێژ وابەستەی قەیرانی تایفی بووە، وابەستەی قەیرانی تیرۆر بووە، وابەستەی قەیرانی ئابووری نێودەوڵەتی بووە کە بەتایبەت عێراق پشت بەستوو بە کەرتی نەود داهات دابینەکە و کەرتی نەود لە سەرئاستی جیهانی سەر لە قەیرانێکایە و بەهۆی دابەزینی نرخینەوەتەوە قەیرانی ئابووری دروست بووە. ئەم قەیرانە ئابووری و سیاسی و ئەمنی و تێکەڵەیە هاوکێشەیەک دروست دەکات لەسەر ئاستی عێراق، لەسەر ئاستی هەرێمیش بەتاکید چکۆی هەرێم لە چوارچێوەی عێراقی فیدراڵە متەئەسیرە بێ بەو عملەی ئەو بەکارهێنرێ، بودجەی وابەستەی بودجەی ئەوە، بودجەی بڕاوی ئەو تەئسیراتی پرۆسەی تایفی و ئیدارە و سراعی تایفە و پێکاتەجیاکانی عێراقە و بەتاکید ئەو کێشانەی کە لە هەرێم دروست دەبێت ڕەنگانەوەی ئەوەیە. لێرەش بۆ خۆی لەم ساتە وەختەیە کە کێشەی سیاسی هەیە، کێشەی یاسایی هەیە و هەرێمی کوردستان لە ڕووی ئیدارەوە ئەتوانین بڵین لە غیابی ئیدارە ئەژی ماوەیەکی زۆرە، هی ئەمڕۆ نییە و ئەو غیابە لە ئیدارە وای کردووە کەرتەکانی ئابووری، کەرتی نەوت، کەرتی وزە، کەرتی کشتتوکاڵ، کەرتی تەندروستی، کەرتی ڕێگاوبان، هەموو کەرتەکان تووشی کاک ئامانج بۆ نمونە قەیرانی غاز کە لە دوێنێەوە سەری هەڵداوە لە هەرێمی کوردستان پەیوەندی هەیە بە غیابی لایەنی ئیداریەوە ئەگەرەوە ڕوون بکەیتەوە. بەڵێ بەتاکید پەیوەندی بە غیابی ئیداری هەیە، چکە تۆ بۆ خۆت بنەماکانی ئابووری ئەزانی کە کۆڵەکەی یەکەمی ئیدارەدانی داهاتی وڵاتە تەخسیساتەکانە بۆ هەموو کەرتەکان، گەشەپێدانی کەرتەکانە. تۆ غازە بەسی تۆ بە کەرتی وزەوە بەشەکە لە وزە لە هەرێمی کوردستانە و ئەو کەرتە بنەی تەحتی ڕاستە تازەیە لە دوای نەوەتەکانەوە لە هەرێمی کوردستانە برەو بەو کەرتە دراوە، بەڵام لە دوای نەوەتەکانەوە کە ئەو کەرتە کاری تیاکراوە، ئیشی باشتیانە بەڵام حکوومەت ئەو هۆکاری خستۆتە ڕوو کە نۆژەنکردنەوەی کارگەکانە بۆتە هۆکاری سەرەکی بەوەی کە غاز ئێستا کەم بێت. بەڵێ عرە بەڵێ من فەموکەن و دینوکە ئەو ئەڵێ هۆکاری نۆژەنکردنەوەی کارگەکانە مانای ئەوەیە بەرنامە نییە، پلان نیە، ئیدارە نیە لە کاتی نەوتە لە کەرتی غازە، چکە پلان هەبێت پێشوەختی نۆژەنکردنەوە تۆ بێتەوە قوعی ئەو عەرز و تەڵەبە بکەی عادەتەن سعر وەفرە لە بازاڕە عەرز و تەڵەب دیاریەکە. لێرە کە عەرز نەمێنێ تەڵەب لەسەری بەردەوام بێ بەعکسەوە سایکۆلۆژیەتی هاوڵاتی و دانیشتوان بە حکمی بینینیان لە قەیرانەکانی پێشوە ئەوەیە کە هەموو پەلاماری ئەوە ئەیەن زۆرترین سوتەمەنی لە هەر بوارێکا بەتابەتی کە نزیکین لە جەژنی قوربان. بەڵێ ئەوەش کاریگەری خۆی هەیە، بەڵام تۆ سایکۆلۆژیەتی هاوڵاتی ئەوەیە کە قەیران دروست بووە مشوری خۆی بکات لانی کەم ئەو قەیرانە بە کەمترین زەرەر تێپەڕێنێت، لەبەرەوە هەوڵەیە خەزینی خۆی لە جیاتیوی لە مستەودعاتی حکومیە بیباتە ماڵەکەی خۆی و زوو بیبات. بەم شێوەیەش کە تۆ عەرز نەما تەڵەب لەسەری زیایی کرد ئۆتۆماتیکی سعر زیاکە، وەفرە لە بازاڕە نامێنێ و خۆشە دەزانی بازرگانی کردیش لەو بوارەیە کەمی نەکردووە، بازرگانیکردنیش لە بواری وزە و سوتەمەنی و بنزین و گازوانە لە قەیرانەکانە ئەوانیش ئەبێتە هۆی شاردنەوە بۆ بەدەستێنانی زۆرترین قازانجدان. کاک ئامانج، جەنابەت پسپۆری ئابووریت پێت وایە بۆ گومان دەکرێت لە قەیرانەکان، ینی بۆ چوون هەیە، گومان هەیە، ڕەخنە هەیە بۆی کە ئەم قەیرانەی ئێستا هەرێمی کوردستان بەمەی ئێستاشەوە کە قەیرانی غازە دروست کراون؟ من لەگەڵ و ڕەیانیم دروست کراوە بێت، چکە بەڕاستی قەیرانی غاز مەسەلەی دروستکردن نییە. تۆ منتیقەکە وەکو عەرزم کردی لە غیابی ئیدارەیە ئەژی، ئیدارەدانێکی سەحی
و کێشەی حکوومەت هەیە تۆ هەفتا ئەوەنگە ڕۆژ حکوومەت کۆ نەبووە هەفتا دو ڕۆژ کۆ نەبووە حکوومەت ئەنجومەنی وەزیران ئیدارەدانی وڵات دەبێت لە چ وەزعێکا بێ هەفتا دو ڕۆژ ئەنجومەنی وەزیرانی هەرێمێک سێ مەحافەزەیە کۆ نەبوو بێتەوە لەبەرەوە بە تەئکید دەرهاویشتەکانی لەسەر ئەو کەرتانی تر دەرەکەوێت مەسەن لە غازە لە کارەبایە لە ئاوە لە تەندروستیە دەرەکەوێت وردە جا لەبەرەوە من لەگەڵەوە نیم نەوەڵا کە بڵێ ئەوە نەزەری موامەرەیە و بەڵێ ئەمە ئەو قەیرانانە مفتعالن بۆی هاوڵاتی بینەکاتەوە نەخێر خۆی کێشەی وڵاتەکە غیابی ئیدارە نەبوونی تەنمیە لە قوتاعەکانە نەبوونی ژێرخانی ئابووری سابت نەبوونی بازاری ئازادی متەکامل ئەمانەوە ئەکات کە ئەم کێشانە ناوبەناو سەرەڵباو ئیتر لەگەڵ هەموو ئەزمەیەکە کێشەکە ئەگەر لە 150 بێ لە 180 لەسەر هاوڵاتی کەواتە پێت وایە کێشەکە لە زیادبووندایە و ڕەنگە قەیرانی تر بێتە ئاراوە ئێمە تەجروبەمان هەیە ئێستا وڵاتی کوردستان وڵاتێکی داخراو نییە بە ڕووی چواردەورە ئەکرێ مەسەلەن بڵێن لە سنووری تورکیاوە تۆزە کێشەیە لە سنووری ئێرانەوە کێشەیە بەڵام ئەم عادەتەن وەکو باسم کرد عەرض و تەڵەب دیاریەکە بازرگان هەوڵەدا ئەگەر حکوومەتیش بۆ وەزارەتی مەشروعەکان تا بە تەسەووری من ئەگەر وەکوی لە بەنزینە چارەسەرکرا خەسە لە کەرتی بەنزینا کرا بوو بە هێنانی لەلایەن کەرتی تایبەتەوە ئەکرێ غازیش غاز خۆی ئەسڵەن سلعەیەکی هەرزانە و لە کوردستانی شەوافرەی زۆرە بەڵام ئێمە مەسفامان نییە حکوومەت مەسەم کە ئەوەیە کاڵم لە غیابی ئیدارەیە نمونەیەکت بۆ هێنمەوە تازە بە تازە ئەمڕۆ لە کاتی ئەزمەکەی جۆمان لەوە بێ سێ مەسفا دەست پێکرێ و تەندەنی بۆ کرێ مالعلمە بۆایە هەر لە سەرەتای گەشە پێداینەوە تۆ کە نەوت بەرهەمهێنی نەوت چی لەکەی هەر ڕاستەخۆ خاو ئیفرۆشیان بەشی استێلاکی مەحەلیش تۆ بێت تەصفیت یا بکەی پێویستە بە مەسفا هەیە لەسەر ئاستی عێراق مەسفاکان دیارن چەند مەسفایەکەی بۆ نمونەیەکیان لە بێجیە سەکەوتۆتە بەر شاڵاوی تیرۆر و شەڕی داعش لەوێ هەیە و وەزع ئەمنیەکە وای کردووە تەختیەی ئینتاجی مەحەلی عێراقیش بۆ هەرێمی کوردستان ئەو حاڵەتە دروست بکات ئەگەر نا ئەگەر ڕەنگ بوو لێەوە بهاتایە تەکمیلەی عەجزی عرض لە ناوخۆی هەرێما لەسەر ئاسی عێراق بهێنرێ بەڵام ئەکرێ لە ڕووی هاوردەکردنەوە لە تورکیا و لە ئێرانەوە چۆن بەنزین چارەسەرکرا غاز ڕەنگە ئاسانتریش بێ بەڵێ کاک ئاماجانی کاتێک کە پرسیار دەکرێت لە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە باس لە قەیرانی دارایی دەکەن تا چەند لەم قەیرانە دارایی ئێستادا قەیرانی غاز و قەیرانەکانی تر حکوومەت توانای چارەسەرکردنیانی هەیە بە تایبەتی قەیرانی غازکە لە دوێنێەوە سەری هەڵداوە بەڵێ قەیرانی دارایی قەیرانێکی خوڵە ینی وابەستە نیە بەمڕۆ قەیرانی داراییەوە بۆ 2 ساڵەچێ بودجێ هەرێمی کوردستان کە لەسەر 170 بودجێی فیدراڵی عێراقا ئەوە بڕاوە لە ململانی سیاسی و بۆ ئەوکوی باسم کرد لە سەرەتاوە ئەوە کێشەیەکی سەرەکیە بەڵام ئێمە کوردستان باسی لەسەر بەخۆی هابووری کردوم حکوومەتە ئەم کابینەیە کە ئێستا 5 خۆڵیە و 5 لایەن بەشداریتیاکە و هەر 5 لایەنەکەش مەسئول لەم ئەزمانە ئەو حکوومەتە باسی لەوە کردووە کە حکوومەتێکە تەکاملی اقتصادی ئەکا حکوومەتێکە کار بۆەوە کە نەوت بفرۆشێ کوردستان پشت بە داهاتی نەوت فرۆشێ نەوت بەستێ نەو دەنێرێتە دەرەوە و باز لە ڕقامەکرێ بۆ دوێنێ پێرە لە ئەلامەکان جۆمان لێ بای 850 ملیار دینار یا 850 میلیۆن دلار نەوت فرۆشرا و داهاتەکەی حازە و دێتەوە هەرێم ئەم حکوومەتە باسی لەوە کردووە کە پشت بەوە ئەبەستێ بەڵام ئەو قەیرانی کە هەیە ئێستا حاڵی حاضر لە ڕووی داراییەوە کێشەی ناشەفافێتی تایە لە ئینتاج لە فرۆشتن لە هێنانەوەی داهاتەکان وەزیری دارایی بۆ خۆی بە جۆرێ گفتیاوە سەرۆکی حکوومەت بە جۆرێ گفتیاوە وەزیری سامانە سروشتەکانش بە جۆرێ گفتیاوە کارەساتیش لەوەی لە ماڵەکانمانە ئێمە پارە نییە وا بە ڕۆژێژنی قوربانە چین موچەی مانگی حوت هێشتا تەکمیلە نەکراوە چەند ڕۆژ دەتەوێت بڵێ ئەم قەیرانە چارەسەر نابن بە تایبەتی قەیرانی غاز حکوومەت توانای چارەسەرکردنی نییە حکوومەت تەنها پشت بەستن بە کەرتی تایبەت هێنانی غاز لە دەرەوەی هەرێم و وەکو نرخەکەشی بوون بە نرخێکی تیجاری ئەگەر ئەم قەیرانە بەردەوام بێت چارەسەرەکەی ئەوەیە چکە تۆ غازی سروشتی مەسفاکانت توانای ئینتاج و تەختیەی تەڵەبی مەحەلیان نییە لەم حاڵەتی کە ئێستا حکوومەت باسیەکە زۆر سپاس دەکەین سپاس بۆ ئامانج نووری پسپۆڕی ئابووری